دوای زیاتر لە 2 ساڵ مانەوەی لە 5 خانووی گەڕەکی نەورۆز بە وتەی پارێزگاری کەرکووک سوپای عێراق لەو خانوانە دەکشێنەوە کە چەند نەفسەرێک چاویان لەسەری بووە و ویستویانە داگیری بکەن. بە پێی قسەی پارێزگاری کەرکووک ئەو خانوانە لە بنەڕەتدا موڵکی دەوڵەتن. ماوەی چەند ڕۆژە کە دیارە چەند ئەفسەرێک لە ناو جێیش چاویان لەسەر ئەم خانوانە بووە کە جارێکتر بیبەنەوە. ماڵێک هاتوۆتەوە ناو خانوەکە دەریان کردوونە ئەم شەوی ڕابردوو. ئێستا کە من هاتم بۆیرە هەم ماڵەکەم هێنایەوە ناو خانوەکە. ئەو ماڵەکە لێرە لەسەر کریلی خانوەکە بەدەستی خۆیانەوێتر و هەم خانوەکانی تریش سوپا لێرانە چۆڵ یەکات. ئەوە ئێستاکە هەمووی سوپا لەم منتیقەیە بە تەواوەتی ئەو بابلین ئەو مەفرەزە عەسکەری کە هاتووەتە ئێرە و ناو ئەو دووسێ خانوە کەسیان لێرە ناوێنن. خەڵکەکەی خۆی هێنینەوە ناوی دوو خانوو مشکلەی لەسەر بێ و دوو خانوەش من خۆم وەکو دیوانی محافەزەکە استیلامم کردووە چارەسەریەک. هاوڵاتیان و نوێنەرانی گەڕەکی نەورۆز وە خۆیان دەڵێن ئەو هێزەی سوپا بە مەبەستی داگیرکاری هاتوون، بەڵام فەرماندەی ئۆپراسیۆنەکانی کەرکووک بێ ئاگای خۆی لەو بابەتە دەربڕیوە. ئەم سوپای هاتوۆتە سەر ئەم ماڵانە بە کورت و موختەسەری تەماحیان لە خانوەکانەوە. ئێمە لەم خانوانە هەموو خەڵکەکەی بە یاسایی لە 2003ەوە لەم خانوانە دانیشتون معاملەمان تەقدیم کردووە بۆ دایرەی معنی بۆ ئەوەی کەوا کرێمان لێ بسێنن. مڵکەکە مڵکی دەوڵەتە ڕاستە، بەڵام خانوەکان پەیوەندی هیچ مڵکایەتێک پەیوەندی بە وەزارەتی دفاعەوە نییە. ئەمان هاتوون هەر وەکو زۆرداری هەر وەکو هەڕەمەکی هاتوونەتە سەرمان و یانێ خانوەکان داگیرکەن و تەماحی شەخسیان تایەتی. فەرماندەی ئۆپەراسیۆنیەکانی کەرکووک لە ڕێی بەڕێز سکرتێری بەڕێز پارێزگاری کەرکووک پەیوەندیان پێمانەوە کرد، باسی وەزعی خۆمان کرد، وتی ئەمە یەکسانیەکە نائەدالەتێکە کراوە، ئێمە لەم دەقەیەوە ئیجراعاتەکەین بە هیچ شێوەیەک. من دەسم لەو مەوزوعەیە نییە، بزانم کێک هەروای وتی یەکێکی جێرە شێوێن ئەمینەی دۆزیوەتەوە بۆی ئاژاوە بنێتە بینمانەوە. وتم ئێمەش هیچ کێشەیەکمانێت تا ئەم دەقەیە ئێمە هەر بە پێکەنینەوە سەیرانەکەین. زۆر ئەوانەی کە کردویانە تەحمل ناکرێت، لەگەڵ ئەوەشە شتی وایان کردووە ناچوە عەقڵمانەوە بیکەن، لەگەڵ ئەوەشە هەر برامانن. ئێمە دەستەیەکی گوڵی نێرگز لەگەڵ سڵێکی زەیتون پێشکەش بە هەموو زێشەکەین. ئەو سوپای عێراق سوپای خۆمانە، ئەگەر بە نازانین ئێمە هەر هاوڵاتین دەرشمانکەن، هەر هاوڵاتی ئەم عێراقین، سوپاکەش هەری خۆمانە. لە دوای ساڵی 2023ەوە 120 خێزانی کورد لە گەڕەکی نۆرۆز لە شاری کەرکووک نیشتەجێ بوون. سوپا بە پاساوی ئەوەی مڵکداری و خانوانەی بۆ دەگەڕێتەوە لە سەرەتای ساڵی 2004ەوە چوونەتە نێو 5 خانووی گەڕەکەکەوە. بەو هۆیەوە لەو کاتەوە چەند جارێک گرژی دروست بووە. ئەم جارەش وا دەردەکەوێت کێشەکە بە کاتی چارەسەر کرا. چیانوری کەناڵی پەیام، کەرکووک.